سەرۆک جۆ بایدن بە خەمە لە دۆرباندۆرە مۆرالیە باهۆزên ئەمریکایە. وڵاتên گروپا هەفت پەیامەکە یەکگرتی لە دژی هەر کریارەکە دژمناهیە رووسیایê دişînin. لێرەیە ترکیە هەر diçe erzantir dibe û Erdogan berevaniya siyaseta xwe ya aborî dike. Ji bernameya Kurd Connection'a dengê Amerîka li Washingtona paytextê silav û rêzên min Salih Demîcer bînerin hêja. لای منیشەوە هێرۆزەنگەنام کاتەوە هەموو کاتێکتان شاد. سەرۆک جۆ بایدن ڕۆژی دووشەمە ڕایگەیاندووە گەورەترین نیگەرانی لە پاش زریانە کوشندەکەی هەفتەی ڕابردوو کە بەلانی کەم 64 کەسی تێدا کوژران و هەزاران کەسیش بەهۆیەوە ئاوارە بوون زیاتر لانی دەرونی ئەو خەڵکەیە کە زیانیان پێگەیشتووە. لە میانی لە دوانەکەیدا بۆ پەیامنێران لە کۆشکی سپی سەرۆک بایدن گوتی من زۆر نیگەرانم لەمەڕ لانی دەرونی ئەو خەڵکە ئەو گوتیشی بەڕێوەبەراتەکەی کار دەکات بۆ هاوکاریکردنی خەڵکەکە تا دڵنیا بن لەوەی کە مناڵەکانیان پارێزراو دەبن. بایدن لە پەیامەکەیدا بۆ فەرمانڕەوای ویلایەتەکان و هاوڵاتیان گوتی چەند کاتێکی پێدەچێت ئێمە هەر بەردەوام دەبین لە یارمەتیدانیان. سەرۆک بایدن گوتیشی ناتوانێت بە دڵنیاییەکی تەواوەوە بڵێت ئەو زریانە دەرەنجامی گۆڕانی کەشوهەوایە هەرچەندە گوتیشی لەگەڵ ئاژانسەکانی پاراستنی ژینگە و ئاژانسەکانی تردا کار دەکات بۆ ئەوەی بزانن ئایا بەهۆی ئەوە بۆ یان نا. سەرۆک بایدن گوتی نایەوێت شتێک بڵێت کە بەتەواوەتی لی دڵنیانە بێت. گوتی ئەوەی کە دڵنیایە لی ئەوەیە کە ئەمە یەکێکە لە خراپترین زریانەکانی کە لەم وڵاتەدا ڕوویدا بێت دووهەمیش ئەوەیە کە بە شێوەیەکی نائاسایی بووە و زۆر شوێنی گرتوتەوە. لێگەرن و هەولên ڕزگارکردنê li seranserî hin beşên Amerîkayê berdewam in piştî bahoza tund ya dawiya hefteya borî Serokê Amerîka Joe Biden li hin navçeyan rewşa tengaviyan ragihand û soza piştgiriya rêveberiya xwe ya temam bi vêyekê da. Bi sed hezaran kes niha di destpêka mehên herî sar de bê elektrîk û alavên germkirinê ne. زریان و گەردەلوولەکان لە چەندین ویلایەتی ئەمریکا بوون بەهۆی گیان لە دەستانی دەیان کەس. کینتاکی لە ویلایەتانەیە کە بەو هۆیەوە زۆرترین قوربانی داوە و تاوەکو ئیستاش مردنی 80 کەس بەو هۆیەوە پشڕاست کراوەتەوە و بەرپرسان پێشبینی ئەوە دەکەن لەگەڵ بەردەوامی پشکنینەکاندا ژمارەی قوربانیان زیاد بکە. ئێمە بەڕاستی دەمانەوێت دڵنیا ببینەوە لەوەی کە هەموو کەسێکمان دۆزی بێتەوە لە هەموو ویلایەتەکاندا و ئەوانەی کە ڕەنگە هێشتا لە ژێر خۆڵ و پاشماوەکاندا گیریان خوارد بێت. بەڵام دواتریش ڕێگایەکی درێژمان لە بەردەمە بۆ چاکردنەوەی شتەکان. ئێمە بەڕاستی دەمانەوێت جەخت لەسەرەوە بکەینەوە کە چۆن یارمەتی ئەو کۆمەڵگایانە بدەین کە پێویستیان بە پێداویستی دەستبەجێ و پەناگەیەکێ و دواتریش یارمەتیان بدەین بۆ دابینکردنی پێداویستی درێژخایەنەکانی وەک خانوبەرە کە بەڕاستی پێویستە بۆ یارمەتیدانی ئەو خەڵکە بۆ بنیادنانەوەیان. ئەم وێنانە کە لە ڕێگای سەتەلایتەوە گیراون پێشتر و پاشانی ئارکانسس و کەنتاکی پیشان دەدەن کە چۆن گەردەلوولە مێژوویەکە بووە بەهۆی وێرانکاری و تەختکردنی تێکرای کۆمەڵگەکە و پاشماوە و شتەکانی زیاتر لە 160 کیلومتر فرەداون. لەگەڵ هاتنی وەرزیزستاندا هەندێک لە ڕزگار بووان کە ماڵەکانیان لەدەستداوە لە ئیستادا بەدوای شوێن و پەناگەیەکدا دەگەڕێن بۆ پاراستنی خۆیان. ئێمە ناوەندەکانی گەرمکردنەوەمان کردەوە 13 دانە لەو ناوەندانەمان هەبوو کە لە ئێستادا تەنها 6 لەو شوێنانە بەکرایی ماونەتەوە چونکە هەندێک لە ئێمە و ڕاستەوخۆ زیانی بەرنەکەوتووە. ئێمە خەڵکێکی باشین کە بە دوای یەکتێدا دەگەڕین. لە ئێستادا بە شتێکی زۆر قورسدا تێپەڕ بووین بەڵام ئێمە خۆراگرین و دووبارە شتەکان بنیادەنینەوە. کینتاکی تاوەکو ئیستا تاکە ویلایەتە کە بەیاننامەی فریاگوزاری دەرکردووە و داوای یارمەتی لە بەڕێوەبەرایەتی بایدن کردووە. دەین کریسوێل بەڕێوەبەری ئاژانسی بەڕێوەبردننی فریاکەوتنی فدراڵی دەڵێ نزیکەی 100 کارمەندی ئاژانسەکە لەو ویلایەتەن لەوانە تیمەکانی گەڕانی ناوشار و ڕزگارکردن دەشقڵێ هەنگاوی بەرەنگاری دواترمان ئەوەیە کە ڕزگار بووان بگەینینە شوێنێکی پارێزراو. کەشوهەوای سارد لەم مانگەدا بەڕێوەیە و دەتوانێت کاریگەری زۆر خراپی هەبێت. بۆیە کارکردن لە سەردابینکردنی پەناگەی پارێزراو بۆ خەڵکە لێقەوماوەکە لە پێش هەموو شتێکەوەیە. 6 ویلایەت لە ئەمریکا لە ڕۆژی هەینی تاشەمە ڕووبەڕووی ڕەشەبایەکی قورس بوونەوە. چەند گەردەلوولێک لە ناوچەکە دروست بوو
کە یەکێکیان لە کنتاکی خێراییەکەی زیاتر لە 320 کیلومتر لە کاتژمێرێکدا بوو. کریستوێل دەڵێ یەکێک لە ئامانجەکانی ئاژانسەکەی پەروەردەکردنی کۆمەڵگەکانە لەسەر مەترسیەکوت و پڕۆتایبەتەکان و پێشکەشکردنی پرۆژەی جۆرا و جۆرە بۆ کەمکردنەوەی کاریگەری کارەساتەکان لە داهاتوودا. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئەوەی بۆ ڤڵادیمیر پوتینی سەرۆکی رووسیا ڕوون کردوێتەوە کە هەر بارێکی داگیرکاری هەلومەرجێکی وێرانکاری ئابووری دەبێت بۆ وڵاتەکەی. ئەمریکا و هاوپەیمانانی ناتۆ نیگەرانن لەمەڕ کۆکردنەوەی هێز لەسەر سنووری ئۆکرانیا کە پێیان وایە ڕەنگە ئامادەکاریەک بێت بۆ داگیرکردن. لە هەمان کاتدا گروپی 7 وڵاتانی پیشەسازی جیهان پەیامێکی یەکگرتووی ڕوونیان ئاراستەی رووسیا کردووە بۆ ڕاگررتنی شەڕانگێزی بەرامبەر بە ئۆکرانیا. سەرۆکی ئەمریکا جو بایدن و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین دە یەکەم جڤینە بڕیا ڤیدیۆ ئیرۆ سێشەمبێ پێک بینن دەگەل بەرفرەهبوونا ئالۆزیان دنابەرە هەردوو وڵاتاندا بتایبەت لەسەر پرسا ئۆکراینە. کاربدەستێکی بلندی ئەمریکا دهی دووشەمبێ دازانی کو بایدن دێ هۆشداریە بتە پوتین لەسەر سەپاندنا جزایان ئەگەر زێدەگاڤیەکا لەشکەری دژی سەروەریە ئۆکراینە بکەت. ئۆکراینە دەبێژێت 94,000 سەربازên رووسی لەسەر توخیبێ مەهەنە. لەدەما رووسیا دەبێژێتن ئەvە بەرسەvە لەسەر دژمنکاریên ئۆکراینە و ناتو و هەوڵên wan بۆ بەرفرەهکردنا سنووری بەرەو ڕۆژهەڵات. سەرۆک بایدن هەڵویستێ ئەمریکا تەکەس دکت و پشتگیریya وڵاتی خۆ بۆ gelê ئۆکراینە دیار دکات. من باشگرا بۆ سەرۆک پوتین دیار کرد ئەگەر ئەو دەرباسی ئۆکراینە ببیت جەزایên ئابووری yên wêrankar لەسەر بێنەدانان. او ده هزین امریکی وین خوجیهی با راشلات اروپا بین هنارتن. ناتو پیگیری به براوانیا دجی هر هیرشکا روسی هیا او ام ده پشتوانیا گله اوکراینا بکین. افدا خویانیا هفدمن دگل بداوی هاتنا کمبونا بلند یا ولاتین جی حفت لبریتانیا. دوی جوینه دا ولاتین هر دولمندین جهان لسر گرجیا روسیا و اوکراینا و برنامه ناوکی ایران و گفن آبورین چینی راوستان. بەشدار بوویان جڤینا بلندا جیحەف پەیامەکە یەکگرتی وەکو وەزیرا دەرڤەیە بەریتانیا دەبێژێت بۆ رووسیا شاندن کۆ داخواز دکن رووسیا دەست ji ئۆکراینا بەردێت. ما پەیامەکە یەکگرتیش بۆ ڤڵدەمیر پوتین هەیە. ئەم دخوازین رووسیا دەست ji دژمنداریya ئۆکرانیا بەردێت یان دێ کارڤەدانên tund hebin. ئەڤە ji بۆ ڕاوەستاندنا رووسیایە ئەگەر هەر پێنگاڤێکا دی بهاوێژیت. دیپلۆماتên here bilindên welatên Yeketiya Ewropa danostandinان digel Amerîka û Brîtanya li ser projekaniya cizayan dijî Mosko dikin. Lê heta amadekirina vê raportê ew negehiştibûne biryarekê. Her ji sala 2014 Amerîka û Yeketiya Ewropa ciza li ser kertê hêzê û bank û berevaniya Rûsya danayîne û geraniya cizayan li ser pêşveçûnên leşkeriyên li ser erdê dimîne. از باور دکم روسیا به کردار آمدهیان با شرکی دکت او هر جده ما شر دوی جیهان چه نبویه او هر هرشک بتکرن ده برسف جروجاوا هبید او دوی امتون بین ده برسفا خدا. دگل آلوزیا اوکراینا ناکوکین امریکا و روسیا لسر چندین مجارین دیه. امریکا دبیجت روسیا گازی وکو چک دجی اوروپا بکارتیند. هر وسا پشگیریا روسیا بو بلاروسیا لسر پرسا پنابران آلوزیا کادیه. دگر ریک نکفتن لسر سنور دار کرنا چک ناوکی و هرشین سایبر و گرتین امریکا لروسیا و گرتنا ریبرن رکبریا روسی وکو الکسی ناوالین. خالد فتاح دنگ امریکا. لسر بانگا یکیتیا بازرگانی لترکیه به هزاران کس لباجار استانبول درکتن خوپیشاندان لدجی بلندبونا آستا هجاری لولیت او داخواز زدکرنا موچیان دکن. ترکیه راستی کریزک داکتنا لیره ترکی لبرانبر دلار بویه که تن مهابوری 30 جسدی جنرخا خواه ونداکر. سروک ترکیه رجب طیب اردوغان بردوام بروانی سیاست خواه آبوری ده. ڕەوشی ئابووری تورکیا و دەرمانی دراوی وڵاتەکە بوونەتەمای ناڕزاییەکی گەورە لەو وڵاتەدا و وەک شارەزا ئاگایی دەدەن دەشێ ئەم بارە قورسە ساڵی داهاتووش بەردەوام بێت. گرانی و داهاتی کەم و نایەکسانی لە داهاتدا بەشکردندا کاریگەری زیاتر لە بەلایەن دەبێت لەم ساڵ و ساڵی داهاتووشدا ئەگەر حکوومەت درێژە بدات بە پێداگیریەکانی لەسەر کەمکردنەوەی نرخی سوود. ئەم سیاسەتە
کاریگەریش دەکاتە سەربوجە نرخی ئاڵوگۆڕی دراوەکان و بەرزتر دەبنەوە و گرانیش زیاتر دەبێت. زۆرێک لە ڕەخنەگران ئەم ڕەوشە ئاڵۆزەی تورکیا دەبەستنەوە بە سیاسەتەکانی حکوومەتەوە لەو ڕوانگەیەوەی نەیتوانیوە ببێتە خاوەنی پرۆژەیەک بۆ پاراستنی ئابووری و بەهای دراوی وڵاتەکە. دەبێت حکوومەت بگۆڕدرێت چونکە ئەوە 20 ساڵە هەمان سیستەم و هەمان سیاسەتە. ئیستەنبول شوێنێکە دەنگدەرانی ئاکەپەی تێدا زۆرە و لە هەمان کاتدا وەک من ڕوبەڕووی دنیایەک سەختی دەبنەوە. لێرەین تاشتەکان بگۆڕین خۆ دەتوانین هەر لە ماڵ بمێنینەوە بەستە ئیتر پێویستە شتەکان بگۆڕدرێن. ئەم حکوومەتە پێویستە بڕوا چووکە بۆ گیرفان پڕکردنی خۆیان گیرفانی ئێمە خاڵی دەکەنەوە ئیتر بەسە و لەسەر شەقامەکان بەردەوام دەبین. حکوومەتی تورکیا نکوڵی ناکالەوەی داڕشتنی سیاسەتی ئابووری وڵاتەکەی سیاسەتێکی گونجاو نییە بەڵام بە هەنگاوێکی ڕاست و دروست ناودێری دەکات. ئێمە سەرکێشیەکی سیاسیمان کردو و دەیکەین بەڵام پلانێکی دروستە بۆ وڵاتەکەمان و بۆ گەلەکەمان هانی وەبەرهێنان و بەرەمهێنان دەدەین لە ڕێی کەمکردنەوەی نرخی سوودەوە وەک لەوەی تەنها ئەوانە خۆشحاڵ بکەین کە دەوڵەمەندبوونیان دەوێت لە ڕێی بەرزکردنەوەی نرخی سوودەوە. هەرچۆنێک بێ لای ئۆپۆزیسیۆنی تورکیا ڕۆژەکە هێندە قورسە بە ئەندازەیەکی شەک گومانی لەسەر دامەزراوە دەوڵەتیەکانیش دروست کردووە. ئەمە ینی دامەزراوەی ئامارەکانی تورکیا چیدی دامەزراوەیەکی دەوڵەتی نییە بەڵکو بووەتە دامەزراوەیەکی سەر بە کۆشکی کۆماری ناچیدی سەر بە دەوڵەت نییە بەڵکو سەر بە کۆشکە. زۆربەی خەڵکی تورکیا گرفتی دارایی و نەبوونیان هەیە و ناڕزایی خۆشیان دەردەبڕن بەرامبەر ئەو سیاسەتانەی وەک دەگوترێ بۆ گەشەکردنی وڵاتەکەیان دەڕێژراون. هەست بە خراپی دەکەین فشارێکی دەرونیە ناتوانین ماڵ بەڕێوە بەرین یا بەتەنگ منداڵەکانمانەوە بچین تکایە بادەنگمان ببیسرێت حکوومەت پێمان دەڵێت باسی منداڵتان هەبێت و ئێمەش وەهامان کرد ئەوە تا ناتوانین بەخێویان بکەین نازانین چیمان بەسەر دێت دزی بکەین شەڕ بکەین خۆیتر ناتوانین کودەتا بکەین ڕەوشەکە بۆ هەموو کەسێک وەکیەکە و بۆ هەر کوێیەکیش بچیت جەڵگبرسیە. ناڕزایی و بێزاری لە تورکیادا زۆرە و هێشتاش حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان پرۆژەیەکی نەخستوەتە ڕوو بۆ باشکردنی گوزەرانی خەڵکو و چاودێریش بە دووری نازانن ئەم ناڕزایی و بێزاریانە لە ڕۆژی هەڵبژاردننی داهاتووی تورکیادا ببنە فاکتەری سەرەکی بۆ دەنگدان. دادگایەکی بەریتانیا فەرمانی ئەوەی داوە جوڵیان ئەسانجی تەمەن 50 ساڵانی دامەزرێنەری ماڵپەڕی ئاشکراکردنی نهێنیەکان ویکیلیکس دەشێت ڕادستی ئەمریکا بکرێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تۆمەتەکانی هاکردن و دزینی زانیاری بەڵام گروپەکانی داکۆکیکردن لە ئازادی ڕاگەیاندن نیگەرانیان لەسەر ئەم بڕیارە دەربڕیوە. ڕۆژە عینیە دادوەرێن دادگەها بلندیا بریتانیا بریارە دادگایە هەیڤائێک هەڵوەشاند ئۆڕێل بەڕادەستکردنا جوڵیان ئەسانج ji بریتانیا بۆ ئەمریکا گرت. دادوەر ڤانێسا برایت سەرگوت بوو ku مەترسیەکە زوریە هەی ئەسانج خود زیندانە ئەمریکا və بکوژیت. دادگەهکردنا دماهیە دبەرژەوەندیە ئەمریکادا بڕیاردا. دەستپێکی دبەریاراندا ئەمریکا سۆزدا بریتانیا ku ev ئاسانج di zindanê de bi tenê nehêle eger çi tiştekî dingê nû neke evê bes bûn bû çareserkirina ev xema dadwer wanesa ku metirsî heye ku Assange di zindanê Amerîkayê de xwe bikuje. دەسەڵاتدارên ئەمریکا ئەسانج گونەهبار کرد bi plankirina gehştina zanyariyên leşkerê Amerîkî ku balgehên nehênî têda bûn paşî li websayta Wikileaks de belav kirin. Piştevanên Assange helwîstê xwe beramber biryara dadgehê ya Roja Eyniyê diyar kir. Dezgîra Assange ku deyka zarokê wî ye gotî sozên Amerîka bawerî pê nahête kirin. Assange nûneretiya benyata jiyanê di civakê azad dike û azadiya ramana rojnamewaniyê ku rojnamewan karê xwe bikin bê tirsa jiyana xwe di zindanê ve biborînin. Biryara Roja Eyniyê ya dadgehê nûke biryara radestkirina Assange destê wezîra navxweya Brîtanya Priti Patel da dihêlît. Her çabît parêzerên berevaniye dikarin daxwaza pêdaçûnê bikin. Ev her sever li ser vê axaftin ku ev biryarê rêgiriyê li rojnamewaniyê naket ya diyar nine ka dê hefteyê bihêt çêbit her wisa çêdibit ev daxwaza pêdaçûnê ji dadgeha Ewropî bikin. Ew pêşveçûnên vêdawiyê da rodayên parêzerên wî dikarin dadgeha pêdaçûnê de bikarbînin. Êk ji ewên zanyarî li ser malpera Wikileaks da heyn
الدیفدا پەیوەندی بە FBI هەیە دەبێژی گواوی بەڵگەیەندژی ئاسانجی دروست کردبوون. لە هەیڤانە یاهو نیوز نوچەک بەڵاف کردبوو و ادعا کردبوو کو CIA پێکوڵە ڕەڤاندن و کوشتنە ئاسانجی کردبوو ساڵە 2017. ئاسانج بەحسە ئازادیە ڕۆژنامەگەریەت کرد کو دمەترسیەدایە. لە ساڵە 2010 و 2011 ئەوی بە سەدان هزاران دکیومنت و راپۆرتên leşkerî yên girêdayî şerê Iraqê û Efxanistanê ve li ser Wikileaks belav kirbûn ku ji layê serbaza leşkeriya berê ya Amerîkî Chelsea Manning ve hatbûne dizîn. Ajans gotî ku evî hemî tişt derbarê destdirêjiyên leşkerê Amerîka hatîne aşkera kirin û ew nûker rûberûyê 18 tawanên federaliyên Amerîkî dibît. یەک جوان تشتên dadber wenesa gotek ku ev nehatiye parastin wek rojnamawanek wî daxwaza passwordî Chelsea Manning kir. Wî çend armancên hekkirinê jî li Iceland hebûn wî hek kirin. Kesekî ku ji Wikileaks derketî gotî gelek tişta Wikileaks naxwazek li ser behs bike çi peywendî bi rojwanî ve nine. Grûpên mafên mirovan azadiya rojnamegeriyê bi tundî biryara dadgehê şermezar kiriye. Divêt her daxwaziyeka pêdaçûnê divan du heftiyê bihêta bihête kirin. Renge dadwer her rêniştinek adî li ser vê du zêrat biket. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. سیاستمدار کردی ترکیه صلاح الدین دمرتاش که سال 2016 و لی ترکیه گرتیه لی باجار وایمار یا آلمانی خلاطا مافین مروان ورگرد لی دور براوانی وید درباره مافین مروان و مافین کمینه یانده. برای وی سلیمان دمرتاش خلاط ورگرد ده مراسم که دا که هجمار کسایتین آلمانی و کرد لی آماده بون. کمالای گلین بنگفه به خیرهاتنا و خلاط کرنه کرو بانگا فشارک نونتوی کر به تایبتی لآلی حکومت فدرالی نویا آلمانیا و جبو آزاد کرنا دمرتاش و هر وها بالکشان سر داخوازا و داویا کمیتا وزیران یا جوات اوروپی لدور آزاد کرنا دمرتاش جبو آگاهین بهتر ده و درباره ده نهار و بره نویسگه روجلاتا ناوین یا کمالای گل بنگفه دکتور کمال سیدوج آلمانیا به مرای بریاسکایب دم باش دکتور کمال بخوال و مراسم آماده بوی دکاری هنه کی بحثا و خلاط کرده بکی کی آماده بو و کی خلاط دایه روش باش که صالح دسپیکی از دعوا سرخوشی دکم جبو قربانین راشبا و باهوزا کنال امریکا چی بیاد هیوی دکم دمکا نزیک دا همو بریندار ساغ و باش ببن از وگرم سرپرسات باجار وایماره باجار کی لناوراست آلمانیا باجار کی گرنگ یک پایتخت چانده اروپایا لو داره کومارا بناو بانگیا آلمانیا کومارا وایمره بنگهین وی هاتن دانین خلاطه که ددن سال جاره که خلاطه مافی مروان کمیته که بخشینا خلاطه هیا گلک ریخستن آلمانی ین حکومتی اندامن وی کمیته ین ریخستنا مجی اندام وی کمیته از بخوا نوینرتیا کومالایا پشتوانیا گلین جرگفه دکم دو کمیته دا لمها هاوین نزیکی 19 پیشنیار جبو مهاتن کو خلاطا مافن مروان یا باجار وایماری بستینن ج 19 کسان بون 9 کس دورا بیک دنگ صلاح الدین دمرتاش هات قبول کرن بریار دا داین یانجی ما پیشنیار کر کو صلاح الدین دمرتاش وی خلاطه بستینه دورا بمهک شارداریا باجار وایمری او پیشنیارا ما تثبیت کرد و ده ماه 12 دا روژا ناف دولتی یا مافین مروان اف خلاط هات داین امنور حاضر بون راسته ما برای صلاح الدین دمرتاش ری سلیمان ما دعوت کرد او هات حاضر بو هر وها سروک شارداری حاضر بو سروک کمیته بخشینا خلاط حاضر بو جیه کیف خوشی بو کو وزیرا چانده و میدیا آلمان بریز کلاودیا روت کو یکمین اخافتنا وی بو پشتی کوه
پۆستە وەزیرتیە لە بەرلینە لە حکوومەتە فیدرالی گرت باشە دکتۆر ببوورە خفتنە تدبرم ینی لەسەر مدیا ینی وەک بێ ئاسا مدیا ئەڵمانی ئەڤێک چ قەس گرنگی هەبوو ینی ئەم ببێژن خەڵاتەکە وها لەسەر ئاسەکە فەرمی تێ پێناسین پێ تێکردن یان نەفەرمیە وەکوم گوت خەڵاتەکە فەرمی یا باژارێ ڤایمەرەیە و خەڵاتەکە جیێ هەیە ئەڵمانیادا ماس مێدیا ئەڵمانی بە فەرەهی بەحساوەیەکێکردن هەروەها ماس مێدیا بزمانێت تورکیژی چ خراپی چ باشی بەحساوەیەکێکردن ئەس دکارم تشتێکی بێژم و ماس مێدیا نێزیکی دەوڵەتە تورک نێزیکی حکوومەتە ڕەجەب تایب ئەردوغان ئێرشن تونکردن لەسەر شخصێ من لەسەر کۆمەلەیامە لەسەر باژارێ ڤایمەرێ لەسەر برێز کلاودیا ڕۆت لەسەر ئەو کەسێن و ئەخافتنا پەسەندانێت خەڵەتە دەکردن برێز هایدی مێرک و وەزیرە عدالەتە یا بەرێ یا سەکسیۆنیا ژێرین بوو هەروەها سەرۆکێ بەلەدیە باژارێ مەزن هەنۆڤەرێ برێز هەبات شماشتی گوژی ئاخافتنا پەسەندانێ دریا ڤیدیۆرە کرد ئەم لور حاضر بوون باشە دکتۆر ینی وەژی بەحساوەیەکێ کرد وەکو کۆمەلایە گەلێن بنگەفێ و بەحسا فشارێکی بانگە فشارێکی کرد بووژ بۆ ئازادکردنەوەی خەڵاتێکە وها مەراسیمەکە وها کۆمبوونەکە وها چ قەس دکارە ببیژن خزمەتی فایدەی لە دۆزە بەردانەوەی بکە یەک ji ئارمانجên vê xelatê ew e ku em balê bikişînin ser qedera wan kesan di îro de em bêjin em behsa Selahattin Demirtaş dikin bi xelat vê xelatê me xwast careke din ku em qedera wî bînin bîra xwe bînin bîra hikûmetên Yekîtî Ewropa Yekîtî Ewropa hikûmeta Almanya mas medya taybetî nihal Almanya hikûmeteke taze heye êviya me ew e weku min got wezîreke حکومتا نهجی حاضر بو کو فشار لسر حکومتا ترکیه زیاده ببه کو صلاح الدین دمیرتاش به آزاد کرن وگره مال خوا سرکاری خوا بو جم هفجین و هر دو کچین خوا باشه دکتور یعنی ام ببیجن اف خلات داین د وقت بونیا روجا جهانیا مافی مروان دا روجا مافی مروان کو ایرو ل ترکیه و لگلک ولات دنجی یعنی هناك بن پیکرن هناك زیاده گاوی دبن یعنی دوی درباره دا کوملیا و هون یعنی نامه ود و درباره دا چیه دوی چل سر عرضه ببجه بو آزاد کرنی که صلاح الدین دمرتاش و کسین وکویجی وەکو مگوت ساڵی جارێکی ئەف خەڵات تێ داین بەری دو ساڵە بەری پاندمیە ژنەکە دەلال ji سوودانی ئەف خەڵات وەرگرت بوو دیساژی me پێشنیار کرد بوو بڤەیەکێ ئەم بالێ دکشینن سەر ڕەوشە مافێن مرۆڤان li van welatan berî ku xelat bêdayîn me doseyeke berfereh li ser rewşa mafên mirovan li Tirkiye belav kir em behsa روزنامه‌وانên ku di hepsê dana dikin em behsa serokên belediyên yên Kurdistana Tirkiye yên Tirkiye bi giştî ew ê ku hatine girtin endamên Perlemana Tirkiye yan jî çi dibêjim birêvebir mihamî gelek kes di zîndana dana bi ferehî me behsa vê yekê kir ev dosyaya han jî me pêşkêşî Perlemana Nuh ya Almanya kir و ام سروی کاری بردوام بن کو ام بالê bikşînin ser rewşa mafê mirovan li Tirkiye û دکتور کمال ez dawê lê borînet kim bi Kurdî gelekî bi Kurdî dema mekê me tu dibêjî hikûmeta Almanî bi helwesta fermî ve derbarê de dikare bi awakî aşkere bide li beramber Tirkiye eger tu bi Kurdî bersivan bidî wekû min got wezîreke hikûmeta nû Claudia Roth bi xwe hazir bû di axaftina xwe da dawa آزادکردنا دمیرتاش کرد هر وها مجیج حکومت نه مخواست ما گود دوی ون گوتنین خوا بله نرینا تزلال بو دکتور کمال سیدور و برای نویسکه ها روجلاتا نوین یا کمالای گلین برنگه فتش آلمانیا مرابی گلک سپاس بوده ماته سپاس بوجه ناوچەی غەڕە و پەڵکانە کە دەکەوێتە نێوان پارێزگاکانی دیالە کەرکووک و سەلاحەدین یەکێکە لە پێگەسەرەکیەکانی داعش لە عێراق لە چەند ڕۆژی ڕاپردوودا پێشمەرگە ئۆپەراسیۆنی تێدا ئەنجامدا و دەستی گرتووە بەسەر چەندین حەژارگەی پڕ لە خۆراک و تەقەمەنی داعش. ئۆپەراسیۆنی پێشمەرگە بۆ سنووری خانەقین و
ناوچەی غەڕە و پەڵکانەی نێوان پارێزگاکانی دیالە و کەرکووک بووە هۆی دۆزینەوەی مۆڵگەکانی داعش. لە نێو حەشارگەکاندا بڕێکی زۆر تەقەمەنی و خۆراک دۆزرانەوە و پێشمەرگە دەستی بەسەریان داگرت. بەڕێوەبەری ناحیەی زنانەش هۆکاری ئۆپەراسیۆنی پێشمەرگە بۆ جوڵەی بەردەوامی داعش دەگێڕێتەوە. پێشتر داعش زیانی بۆ ئەم سنوورە نەبوو، دیارە ماوەیەک دەستیان کرد بە چالاکی شێتکردنی هەوڵاتوی پێشمەرگەوانە، بۆیە هێزەکانی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراقا ناو بەناو کێوماڵی سنوورەکە ئەکەن و داعشەکان تێ دەرەپەڕێنن و دوای ماوەیەک ئەگەڕێتەوە. گوندی دوڕاجی هاوسنووری غەڕە و پەڵکانەیە و دواگوندی کوردنشینی دراوسەی داعشە. پێشمەرگە بە دەوری گوندەکەدا ڕەبیە لێ دەدات تا لە هێرشی لەمە و دوای داعش بیان پارێزێت. بە ڕۆژ لێرە داعش نابینرێت، بەڵام بە شەو جوڵە لە ناوچەکەدا دەوەستێت. ئەمەوە خوارە سنوور داعش بووە، بەس ئێمە هاتین ئەم دێمانە لەم ژوورەوە بینێتتر ئەوان نەهاتنە بەرەو ژوور. داعش لەم چەمە دوڵەتی ئیسفادەیەکیان نەکرد. ئیسفادەوەی کردووە، هاتووە خۆیان حەشارداوە لێرە ڕێنن لە شوێنەکان تر زەربیان وەسانە دەستیان هۆشانە لە ڕەبیەکان. ناوچەکە پڕە لە دۆڵ و شی و هێندە فراوانە پاراستنی بۆ هێزە عراقی و کوردیەکان ئاسان نییە، بۆیە بووەتە شوێنی جوڵەی مەفرەزەکانی داعش. کوردیانتیایە و عەرەبیانتیایە و هەمە ڕەنگن، یعنی جاری وهەیە کوردەکان زۆرن، جاری وهەیە عەرەبەکان و لە شارەکانیشەوە خەڵکیش ناو بەناو نەقلەکەن لە ڕێی تەلەفۆناتەوە بۆ ئەوان زیاتر خەتی هاتسۆیان پێشتر خەتی ڕێگەی قەرەتەپە و ئەو دەورە بووە. مۆڵگە و حەشارگەکانی داعش لە غەڕە و پەڵکانە هەڵتەکێنرا، بەڵام پێشمەرگە و هێزە عراقیەکان لە ئامادەباشیدان و خۆیان بۆ بەرپەرشدانەوەی هێرشەکانی لەم و دوایان ئامادە دەکەن. ئێرە ناوچەی غەڕە و پەڵکانەیە، ئەو ناوچەی کەماوەی 4 ساڵە بووەتە شوێنی حەوانەوەی چەکدارانی داعش و هێزەکانی داعش لە پارێزگای کەرکووکەوە بۆ دیالە دەپەڕنەوە، بەڵام لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی پێشمەرگە ئۆپەراسیۆنێکیان بۆ ئێرە ئەنجامدا. گەرچی لە ئێستادا ناوچەکە هیچ چەکدارێکی داعشی تێدا نییە، بەڵام گومان دەکرێت چەکدارانی داعش بە شەو بۆ ئەم ناوچەیە بگەڕێنەوە. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک. بینەرە هێژا بە vê raporteyam dikin Kurd Connection îro ta roca înê slavên Xalid Fetah û Revîn Doskî li kontrolê û hêro zengên min sal hedemî cer li vir stûdyo ji bo we her şad û bextewar bin. کاتێکی خۆش هەر شاد بن.